ئەم خۆڵ و تاشە بەردانە دەگۆڕن بۆ شەقامێکی جووتسایدی سەرەکی. ئێرە گەڕەکی پەنجاعەلیە. دروستکردنی ئەم شەقامەوە دەکات ڕێگای دووری گەڕەکەکانی ڕاپەڕینی 1 و 2 حوڕیە و پەنجاعەلی و شۆرجا بۆ گەشتن بە پارێزگاکانی هەرێمی کوردستان نزیک ببێتەوە. ناچار بووین بیرۆکەیە دروستکەین کە ڕێگایەک بدۆزینەوە ئاسانکاری بۆ ئەو هاتوچێ بدۆزینەوە. ئەم ڕێگایەکێکە لە کورتترین و جوانترین ڕێگاکان کە نزیکەی 2 کیلۆمەترێکە 1900 مترێکە. ئەمە زۆر ئاسانکاری بۆ خەڵکی دروستەکە کە لە خەڵکی پەنجاعەلی و ئەو منتیقانەی ئاماژەم پێ کرد بە 2-3 دقە ئەگەنە سەر جادەی حولی بۆ هەولێر بڕوا بۆ سلێمانی بڕایان بۆ دایری مرور بڕایان بۆ ئەو ستیانی کە نزیکن لێەوە بۆ هەر جێگایکی تر. پرۆژەی دروستکردنی جووتسایدی سەرەکی پەنجاعەلی لە ماوەی 365 ڕۆژ و بە نزیکەی 4 ملیار دینار لە بودجەی شارەوانی کەرکووک جێبەجێ دەکرێت. پێک دێ لە درێژی 1800 متر بودجەی نزیکەی 4 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. ئەم جادەی دووسایدەکەی پەنجاعەلی بە جادەی حولێکە ڕبتەکە ئەبێتە ئاسانکاریێکی زۆر بۆ خەڵکی ئەم سنوورە، خەڵکی منطقەی پەنجاعەلی و قادسیە و حوڕیە و شۆرجە و ئەتوانێت خەڵکە بە ماوەیەکی کەم بگاتە سەر جادە حولێکە خزمەت بە ئەم هاوڵاتانە ئەگەیەنێ ئینشاڵڵا. ماوەی زیاتر لە 4 ساڵە بە بیانووی زیادەڕۆ جێبەجێکردنی پرۆژە لە گەڕەکە کوردنشینە تازەکاندا ڕاگیرا بوو. بەڵام ماوەی 2 هەفتەیە پرۆژەکان لە بودجەی شارەوانی کەرکووک لە گەڕەکی کوردستان و گەڕەکی پەنجاعەلی دەستیان پێکردووە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.